بەردەوامە گرفتی کەم ئاوی لە گوندەکانی سنووری برادۆست. ئەمە نمونەی یەکێکە لەو گوندانەی دانیشتوانەکەی بەدەست کەم ئاوی دەناڵێنن. ئێرە گوندی هەتکایە، 30 چل ماڵ لێرە نیشتەجێن. لە ماڵەکەی ئەم خاتوونە 13 کەس دەژین. بەرزی پلەی گەرما و نەبوونی ئاو ژیانکردنی لێرە سەخت کردووە. لۆت بە ئەوەسی سەستاراک بیرامە هەوشێ یا هەوشێ بەخوای هەندێکە لە نامی وەخۆین و هەندێکە لە نامی نوێژە پێ بکەین بە خودای ئەوە دووستارە باشەتانکەین لۆتە هەیە ئاوێ لە خۆخاریەکەن باشە نوێژ شتێ خۆ پێکەین ئیشتێنە خۆ پێکەین کەوتوی ڕاتێنە مارێ پێکەین و بەسە لەعانە بە خودای هاپە دوایێنە مەحتەل بوونیاد ئاوی نەمە یەنە داروبان خڕێ هیچی بۆی بەخوای نابی سەرێ مندارا پێ بشم کۆروکانی مندا لە خۆ پێ بکەم نابی نوێژە پێ بکەم نابی شیوشیلان لە خۆ پێ چاکەم حارێ مەی هۆیە داروبان خڕ هیچێک بۆ پەخۆ لە دەیم یەنە ماینۆ ئێنە نزانین چ بکەینێ دەستگاشینێنەوەی نادەنەوە یەنە هاروکاری ناکەن زمالە و دەیمە ئەمە چ بکەین لە سەری ئاوتیانە بەشی مەقەڕا چ بکەین. هەفتانە ئاوی خواردنەوە بە تانکەر دەگاتە بەشێکی ئەو ماڵانەی گرفتی کەم ئاویان هەیە. ئەو ئاوەی پێیان دەگات ڕەنگەکەی بەم شێوازەیە. دەچینە ئەو شوێنەی کە ئاوی لێ دەپاڵێورێت. ئێرە گوندی خوماریە لە نزیک ڕووباری زەنان. لێرە ئاو دەپاڵێورێت و ڕۆژانەش بە تانکەر دەگوازرێتەوە ئەو گوندانەی گرفتی کەم ئاویان هەیە. زیاتر بە هۆکاری ڕنگۆڕینی ئاوەکە بە دوواداچوون دەکەین. بە دووری زیاتر لە 400 مەتر لە سەرووی ئەو شوێنەی ئاوی لێ دەپاڵێورێت دەبینین پاشماوە و زبڵ و خاشاک دایبی مناڵان لە کەنار ڕووبارەکە فڕێ ئەدرێت. نزیکەی دەگوندیش دەکەونە نزیک ڕووبارەکە. ئێستا لە سنووری برادۆست 28 گوند بە تانکەر ئاویان پێدەگات. بۆ دەربازبوون لە گرفتی کەم ئاویش حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە سێبیری ئیتیوازی لێ بدات. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.